لا دووەمین یاریەکانی خولینە بعێراق بۆ تێنسی سەرزەوی لە شاری هەولێر و لە سەر یاریگەکانی یەکێتی تێنسی هەولێر دوو یاری لە یەک کاتدا بەڕێوە چوو. حەلا ڕوبەڕووی پێشمەرگەی سلێمانی بیەوە لە یاری یەکەم فارس ئەیاد لەیانی حەلا بە ئەنجامی 6-3 لە ئالان سەلامی بردەوە. لە یاری دووەم عەلی ئەبوزێد لەیانی حەلا بە ئەنجامی 6-1-6-2 لە ڕەنزدە ڕەفیقی بردەوە. لە یاری سێم و لە ئاستی جووت دوو یاریزانەکە یانی حەلا بە ئەنجامی 6-1-6-2 سەرکەوتنیان تۆمار کرد و 3-0 براوە بوون. برمانەوە دوو ئەمن و کاکعلی لەگەڵ نادی پێشمەرگە سلێمانی هەردوو یاری بەدەستمانهێنا گەمەی جۆتەکەش حەسممان کرد 6-1-6-2 ئەو گەمەی کۆتایەکەی 3-0 بوو لە بۆ نادی حەلەی. ئینشاڵڵە ئەنجامەکی باش دێنین منافەسییانەکانی دەکەین و ئینشاڵڵە سومعەتی خۆمان ئەمن و کاکعلی ئەنجامەکی باش دێنین و منافەسەی لە هەموو نادیەکانێکی دەکەین ئینشاڵڵە. لە یاریەکەی دیکە دوو نوێنەرەکەی پایتەختی هەرێمی کوردستان هەولێر و نیشتیمان ڕوبەڕوو یەکتر بوونەوە. لە یاری یەکەم ئاکام درزا لە یانەی نیشتیمان بە ئەنجامی 6-4-6-4 لە محەممەد نیهادی بردەوە. لە یاری دووەم عومەر تەحسین لە یانەی هەولێر بە ئەنجامی 6-4-6-2 لە محەممەد ناسری بردەوە. هەردوو تیپ بە سەرکەوتنێک یەکسان بوون و یاری جوود بووە یەکلاکەرەوە. دوای ئەوەی هەردوو تیپ بە کۆمەڵەیەک یەکسان بوون یاری لە سوپەر تایبرێک کۆتایی هات 13 خاڵ بەرامبەر 11 خاڵ ئەنجام لە بەرژەوەندی دوو یاریزانەکەی هەولێر بوو. سەرنجامیانی هەولێر 2-1 سەرکەوتنی تۆمار کرد. ئێمە وەگەیەکێتی ناوەندی تێنس عێراق خەڵسەن بە ئەنجامدانی پاڵەوانتی یانەکانی پلەنایەبی عێراق کە کرایتە 3 قۆناغ. لۆ سێ قۆناغی یەکەم بەڕێوە چوو لە بەغدایە کە یانەکانی بەغدا و یانەکانی کەربەلا و یاریان کرد لەگەڵ یەکتری. قۆناغی دووەم لە هەولێر تقریباً 4 یانەیە یاری دەکەن 3 یانەی کوردستانە یەک یانەی ئەویش لە ناوەندی عێراق ئەویش پێ دەڵێن یانەی حەلە. قۆناغی سێمیش یانەکانی کوردستان ئەچن بۆ بەغدا لەوێ یاری دەکەن لەگەڵ یانەکانی بەغدا و یانەکانی کەربەلا. لۆ سێ قۆناغی ئەوجا دەیانە ئەتیادی دەمینێنە دوو یانەی ئاخری دێنە خوارەوە مانجیدا پاڵەوانەتی یانەکانی پلەیەک بەڕێوە دەبین لەوەیش دویانە بەسەر دەکەی. لا سێمین یاریەکانی خولەکە ڕۆژی شەمە و لە کاتژمێر 5 ئێوارە هەولێر ڕوبەڕووی حەلە دەبێتەوە و نیشتیمانیش بە پێشمەرگەی سلێمانی دەگات. هەشتیانەکەی ناوەڕاستی عێراق یاریەکانی خۆیان بەرامبەر یەکتر ئەنجام داوە و جێیش بە 6 سەرکەوتن و 18 خاڵ لە خانەی یەکەمە. حەلە و هەولێریش لە دوو یاری خاوەنی 2 سەرکەوتن و نیشتیمان و پێشمەرگەی سلێمانیشی سەرکەوتنێکیان نییە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.